ئەچین لە هەواڵێکی ترمان بە بۆنەی دامەزراندنی 22 ساڵەی زانکۆی کەرکووکەوە. دامەزراندنی زانکۆی کەرکووکەوە چەندین چالاکی بەڕێوەچوو کە جگە لە چالاکیە زانستیەکان، چالاکی هونەری و چەندین چالاکی دیکەی هونەریش بەڕێوەچووکێک لە چالاکیەکان کە بەشی خوێندنی کوردی زانکۆی کەرکووک ڕێکی خست بوو کە ئەمانیش بە هەمان شێوە چالاکی زانستیان هەبوو، جگەلەوە چالاکی هونەریشیان پێشکەش کرد. گرنگترینیان شانۆی گەردیلەی باڵندەکان کە بیرۆکەی نەژاد نەجموو و نواندنی شانۆکاران هاوژین فاروق و حەمدی هەمە ئەمینە. لە 22مین ساڵیادی دامەزراندنی زانکۆی کەرکووکدا بەشدار بووین بە شانۆی گەردیلەی باڵندەکان لە نووسینی دەرێنانی حەمدی حەمامین و بیرۆکە نەژاد نەجم و هەروەها نواندنی هاوژین فاروق و حەمدی حەمامین و هەروەها کاری میوزیکیش پەپولە و کۆمەڵێک ستافی تری بەتوانە کە لە پشتی ئەم کارەوە زۆر سوپاسیان دەکەم. بیرۆکەی ئەم کارەمان باس لەواکەوە چۆن مرۆڤ کە لە سەرەتای لە دایکبوونیەوە دێتە نێو کۆمەڵگاوە چۆن بێ بە تاجێکی تەندروست